بینەرانی کەناڵی فریدۆم ئەم کاتتان باش. سڵاوی بەرنامەی بێژاتان لێبێ. بەرنامەی بێژە ئەمڕۆ بە سەرکردنەوەی یەکێک لە چالاکانی بواری مافی مرۆڤ کە لەگەڵمان لە ئەستۆدیۆ ئامادەیە کە چەندین چالاکی جۆرا و جۆریان ئەنجام داوە بە تایبەتی لەسەر مەسەلەی جینۆساید، مافی مرۆڤ، ژینگە، شوێنەواری قەدیمی، پرسی ژنان. بۆ لەسەر ئەو کارانەی کە لە هەندەران کراوە بابزانین ئەو کارانە چین و چۆن ئەنجام درراوە و هەروەها ئەو تێبینیانەی کە هەن لەسەریان چییە و دەیانەوێ پەیامیان چی بێت تا چەند هاوکار بن بۆ چارەسەر لە بارودۆخی هەرێمی کوردستان یاخودە و کەسانێک کە کار و چالاکی جۆرا جۆر ئەنجام دەدەن لە کوردستاندا وەکو پەڵپشتێک. بۆ گفتوگۆ لەسەر ئەو تەوەرانە و لەسەر ئەو کارانەی کە لێرە ئەنجام درراوە میوانێکی عزیز لەگەڵمان لە ئەستۆدیۆ ئامادەیە ئەویش بەڕێز قادر نادر کە چالاکی بواری مافی مرۆڤە بەخێربێکە قادر. زۆر سپاس نەجیب خان. زۆر خۆشحاڵ بووین بۆ ئامادەبوونێت لەگەڵمان لە بەرنامەکەدا. ئێمەش هەروە. سپاس دەکەین. کە قادر پێشەوەی بچینە سەر کار و چالاکیەکان بە پرسیارێک دەستی پێ بکەین ئایا زۆر جار کە بەڕێزیشت بۆ خۆت زۆر جار ڕەخنە لە دەسەڵات دەگری لەوەی کە تاکو ئێستا نەیانتوانیوە کەیسی ئەنفال وەکو جینۆساید بە جددی کاری لەسەر بکەن و بە دیکۆمنت بکرێ و هەروەها لۆبیەکی لەسەر دروست بکرێ. ئایا بەڕێزت کە بۆ خۆت لە ڕابردوودا وەکو بەشی مێژوت تەواو کردووە تا چەند هەوڵت داوە ئەو کارانەی کە ئەنجام درراوە کردوتانە بتوانن هەمووی دیکۆمنت بکەن و لە بەردەستا بێ بۆی بتوانی کاری لەسەر بکەیت. زۆر سپاس بۆ ئێوە کە یەکەم بەرنامە لەگەر فریدۆم بۆ تۆ کە ئەو دۆستیە دەجوڵێنی بەڕاستی ڕەوەندی کوردی لە هەندەران ڕەوەندێکی گرینگە بەسەرکردنەوە و ڕەخنا لێگرتن و هەڵسەنگاندنی زوو پێویستە. بەنسبەت پرسیارەکەت من بۆ خۆم لەو شتانە ینی هەست پێ دەکەم نەکەر ئەنفال هەموو کار و چالاکی و لە هەر شوێنێک بم هەوڵمدا هەندێک شت کۆ بکەمەوە بەس هەندێک شت لە قودرەتی ئینساندا نییە بنمونە. مەسەرەن تۆ هەژنۆدە ماڵپەڕ هەبووە من بەرپرسی ڕاگەیانی چاک بوومەوە خۆت دەزانی بەڵام کە تۆ واز لێدەنی دەبێت وەکو ئەمانەتێکی ئەخلاقی تەسلیمیان بکەیەوە. ئیتر ئەوانەی دەمینێنەوە ئەوانە بەرپرسیارەتی مێژوویانە دەستدەین بەداخەوە بەشی زۆری ئەو تاریخە لە دەرەنجامی ئەوەی کە ئەرشیف نەکرایە ینی بەشی ئەرشیفمان هەبوو ئەرشیفیان نەکردیان ئەوەتە ماڵپەڕەکان مراندراینە لە ئەنجامی هەژنۆ ماڵپەڕ هەبووە لە ئەنجامی ئەوەی کە زۆر جار ماڵپەڕەکانی کەوەکو هەموو ماڵپەڕە کوردیەکان کە ئۆبدا تێرە دەکرێتەوە نوێ دەکرێتەوە لینکەکان دەمرێتن ئەگەر ئەتوو ئەو دەمی کۆپی نەکە بەڵام من بۆ خۆم یعنی وەکو خۆم کە دەڵێ من دەرچی بەشمێژم یەک مەیلم فڕێ نەداوە هەمووی لە ناو مەیلەکان هەیە لە ئێستا چەند پێ وایە ینی ئەتەوێت لە ئایندەدامە لە توی کتێبێکدا کۆکەیت بێگومان ئەی بۆ هەڵم گرتێ لە سەروی 100,000 مەیلم لایە ئەو مەیلە بەشەشی ئیمنە بەشەشی ئیچاکە بەشەشی ئی مەسەلەی شوێنەوارە ینی هەر یەکە ئەوی خۆی هەیە بەس بەڕاستی یعنی لێکۆڵینەوە و نووسینی مێژوو بەوە نییە من ئەتوانم ئێستاکە بە سەعات قسە بکەم بەس بەقەت ئەوە نییە فاکت لە دەست من ئەو مەیلانە بەشەکە لەو بەڵگانە دوو لە ناو مەیلانە وێنە هەیە داتۆم هەیە ینی بەروار هەیە تۆ ئەوانە هەموو لە تاریخ دەوری خۆی هەیە. کە قادر یەکێک لە کارە سەرەکیەکان کە زۆر کاری لەسەر کرا لێرە مەسەلەی بەناساندنی جینۆسایدی مەسەلەی ئەنفال بە جینۆساید بناسرێ و کاری زۆر کراوە زۆر بێ و چالاکیانش بەڕێزت وەکو کەسی یەکەم لێرە سەرپەرشتی دەکرێت چەندە لە کوردۆسایت چاک دیارە لە سەراستی تەواوی وڵاتانی
جێهانە کاری لەسەر دەکرا و بە تایبەتی لە کۆمیتەی سویدا کە زۆر کارکرا. ئایا ئەو هەوڵانە چی بوون بۆ دروستکردنی لۆبی لەسەر ئاستی دەرەوە و لەگەڵ لەسەر ئەو پرسانە؟ من نەک لە بەرەوەی بەخۆم لە چاک بووم و بەڕێزش لە چاکبی کە هەتا حدێک ئاگاداری بەشێک لەو تاریخی بە ویژدان بڵێن لە دوای هاتنە دەرەوەی 2000 ئەمە بەناوی سەرەتا لە پاڵتاک ژوورێکمان هەو بەناوی پێشکەوت خوازان کۆمەڵێک خەڵک بوون ئیشمان لەسەر پرۆسی ئەوە داکۆچ لە مافی مرۆڤ ئەوە بوو دەبی مەسەرەن نە فەیسبووکە بوو نە ماڵپەڕ ئەو شێوە بوو دەست پێ کرد دوای ئەوە کەمپینێکمان دروست کرد بەناوی کەمپینی ئەنفال و هەڵەبجە هەر لە 2001 ئەو کەمپینە یەکەم ئیشی ئەوە بوو دۆستەی جینۆسایدی و ئەنفالی باس کرد دێر هەیە باس لە جینۆساید دەکە چکو مەسلەی یادی ئەنفال و مەسلەی هەوڵدان بوو بەناسن دوو پەرەگرافی جودایە ئیتر یەکەم چالاکی گەورەکە کرا مەسلەی خۆپیشاندانێک بوو لە دانیمارک و کەوتنە دوو کەیسی خەزرەزی کە ئەو کەمپینە زۆر دەوری باڵای هەبوو لە چەند وڵاتێک و کەناوی مەسلەی هەژدە کچە ئەنفال ئەوە 2005 ئەو 2000 من باسەکەم 2000 لە 2002 لەو ماوەی کۆتایی 2000 لەوە ناوەڕاستی 2002 ئەو ماوەیە ئیش لەسەر کەیسی خەزرەزی کرا ئاکتوێل بوو کەمپینی هەڵەبجە دینەمۆی دەتەک کەم ئەو گروپی بەگەرخستنی ئەوان کە شکایەتیان لە دانیمارک لێ کرد ئێمە هەموو خۆپیشاندانەکان سەرپەرشتیمان دەکرد هەڵمەتی ڕاگەیاندن ئێمە بووین شەڕی پارتی وێچێتی کە ئەو دەمی دەورەشی زۆر وەک پیشە بەردەوامی خراپ دەدیت دۆستیەکەمان گەورە کرد لە تەک ئەو گروپەیەنیکە و خەڵکی تر و کۆمەڵی هیوا هەبوو ئەو کات کۆمەڵی هیواش ڕۆڵەشی ئاکتیوی هەبوو بە ویژدان ینی وەکو ئەمانەتێکی مێژووی دەی باسکە لە هەموو ئەوروپا جوڵەوە بەس دینەمۆکەی لەکن ئێمە بوو لە ڕووی ڕاگەانەوە دوای ئەوە پەڕیەوە بۆ مەسلەی دووەم هەڵمەت کەیسی فرانسڤان ئەندرات کە ئەو برادرانی هۆڵندا ئیشانەسە کرد بەڕاستی کەیسێک بوو ئەوەش هەنگاوێشکە بوو هەنگاوێشکە ئەنی مەسەرەن ئەو مەسلەی هەژدە کچەکە حەدیسان ینی لە ئەوروپاوە هەموو کۆمیتەکانی چاک ئەوی بێتە لە نەرویج سوید دانیمارک هۆڵندا بەریتانیا لە هەموو چینە بەردەم سەفارەتەکانی مسر کەیسەکە بۆ خۆزانی ئەوە گەورە بوو یەکەم جاریش بوو کەیسی ئەنفال شەقاوەشکە باوێ ئیتر تا گەیشتە ئاسی ئەوەی ئێمە 2006 دەستمان پێکرد بە مەسلەی بە پرۆژە بۆ جینۆساید ناساندن تا بەر لە ئێمە یعنی من ئەوەندەی لێکۆڵینەوە و بە دوچوونم کردیا لە مانجی سێ یعنی لە سێزدەی سێ یەکەم جار بە پرۆژە درایتە حزبی سویدی وەرن بە جینۆساید بناسێن پێشتر ئێمە هەوڵماندا ئەنفال چییە ئەنفالمان بە خەڵک دەناسان هەڵەبجەمان دەناسان بەس بیکەی بە پرۆژەیەک بڵێ وەرە بە جینۆساید بناسێن لە سێزەی سێ دەست پێکرا کە قادر ئێستا هاوکارانم هەندێک لە بەڵگەکانیان پیشاندا ئەو نووسراوانە کە زیاتر نووسراوی سوسیال دیموکراتوانەیە گەر بکرێت تۆزێک لەسەروانە قسە بکەی ئەم بەڵگانە چی بوون؟ ئەوانە مزارەی خۆپیشاندانی ئەوانە ئەوە سکاڵا لەسەر یەکشێک لە مزریمینی ئەنفال بوو ئەگەر یەک دقا مزریمینی ببوورە کابراایك بوو تا چیمیایی دروست کردیە لێرە ئەم سکاڵامان لەسەر تۆمار کرد ئەو سکاڵاکەیە لەسەری بەداخەوە نازانم یعنی ڕەفز ماوە گرت بەڵگەی پێویستنەوە پەیوەندی بە وەزارە شەیدان و ئەوانەمان کرد ئەوە نەبوو ئەوە یەکەم نامەمان لە ساڵی 2002 بوو دامان بە سەرۆکوەزیرانی سوید لەسەر ئەنفال ئەوە نامەی سوسیال دیموکرات هەر لەسەر مەسەرەی ئەنفالە مەسەرەن ئەوە بەشەکە لەو شتانە کە داوامان لێ دەکردن بە جینۆساید بناسێندرێ بەششکەی ئەوەیە ئەوە ئیمزای پەرلەمانتار و ئەوەکان یەکەم ئیمزاش ئیمۆنا سالینە کە ئیمزای کرد سەرۆکی سوسیال دیموکرات کە گەورەترین حزبە و دوای ئەو کۆمەڵە کەساتی تر بوو لە سیمینارێک من چوومە لایەن ئیتر ئێمە لە دەرگا ینی سس ئەومان دەکرد یەقەمان دەگرتن بە تەلەفۆن بە چەند سەعات ئەم هەوڵانە تا چەند دەرەنجامی هەبوو دەرەنجامەکەی ئەو بوو تاکە وڵات لە هەموو دنیا کە ئەنفالی بە جینۆساید ناساندیە وەکو پەرلەمان سویدە یەک وڵاتی تکە بە تەواوەتی وەکو سوید بەڵام ئەو جۆرە سوتەفاهمێک هەڵە تێگەیشتنێک ڕوویدا لەوەی کە هەواڵەکە بە هەڵە بڵاو بوویەوە و تاکو ئێستش نیوەیەڵێ بە سوید بە جینۆسایدی ناساند و نیوەشیاڵە نابەت جینۆساید نەناسرا ئەوە ئەگەر بکرێەوە شارڕزیبخان بەداخەوە دوو حڵات یەک ئینتقام دوای ئەوەی ئێمە گوتمان ئەوە دەسەڵاتی کوردی هیچ دەوری تێدا نبوو بۆ مێژەڵێم
و بە تحەداشەوەڵێن دەسەڵاتی کوردی نەک ڕۆڵی نەبوو بەڵکو بایکۆتی کۆنفرانسی مەیان کردووە دژایەتیان کردین کۆمەچیان نەدەکردین و هیچ بەڵگەیەکیشیان نەدایتە ئێمە بەڵام زۆر جار وەزیری شەهیدان ئەڵێ ئێمە ڕۆڵی گرنگمان هەبووە لە دەرەوە و کارکردن ئەگەر ڕاستەکەن با یەک بەڵگە دیار بخن ئەمن ئەوەی سویت بە خۆت بەشەکی یان لەگەڵدا بووی ئەو چەند ساڵی سێ چوار ساڵ لەگەڵدا بووی با بوێرن با بتوانین یەک لینک بڵاوکەنەوە یەک هەوڵ بڵاوکەنەوە فعلەن ئەوانە لێرە ساڵانە یادی ئەنفالیان کردەوە بەس وەکو ئێمە شادی ئەنفالمان کردەوە هەر لە 2000ەوە بەڵام ئێمە ئەوەمان کردە پرۆژەیەک 6 ساڵ و 8 مانگ ئیشمان لەگە کرد دەیان دیدارمان کرد 4 سیمینارمان پەرلەمانی سوید کردووە لە دیدارەکان تەرکیزمانەسەوە کردی کەمپینی ئیمزامان کۆ کردەوە فشارمان کردی مزاهرەمان کردی بۆ ئەوی ئەنفال بە جینۆساید بناسێنرێ من بێمە سەر ئەو خاڵ ئەوە یەک لەو سیمینارانێت کێکە باسکەم لێرە ئەمە سێ کەس دویان نەمرن یعنی یەک کاک حەمەدۆستان کەم ئەندامی چاک وێشێک لەو کادیر و چالاکانەی بوو لە 2006 بەگەڵمان کرد کە بۆ ئێمە زەخیرەیەکی زۆر گەورە بۆ دەم کەسایدەش و وەکو حەمەدۆستان یەکەم جار لەگەڵمان هات بۆ ناو پەرلەمان ئەوەی دووەم ئەو ژۆرنالیستە یوناسن هیارتنە یەکێک لەو تاکە ڕۆژنامە نووسی سویدی بوو ڕۆژی پێنجەم گەیشتە سەر هەڵەبجا و ڕوێنەکانی گواستەوە و ئەو خانمەی تریش ئەو سیمیناری گولایەتی 21 ساڵەی ئەنفال خانمەکەی تریش نەمر هێلینا سڤێنسۆنە یعنی ئەو ژنە بەداخ ئەو ژنە شایستەی پەیکەرە هەفتا مناڵی کوردی بێدایک و باوکی ئەنفال 18 ساڵ بەخێو کرد و بەخۆشی ژنێکی جوولەکە بوو ئەندامی فەخری چاک بوون هەردووەکەت کەش ئەندامی فەخری چاک بوون کاک حەمەدۆستانی ژەندان بوون بەس هێلێنا بەخۆی هەموو بنەماڵەکەی لە ناوچوو لە کارەساتی هۆلۆکۆست ئەو کەزانیمان من کەزانیم کە هەفتا منداڵی کوردی بەخێو کردیە ئەوە بوو لە کۆبنەوەشی چاک بەڕێز لەگەڵدا بووی تەرحمان کرد هێنامان مەدالیامان پێدا وەکو ڕێزگرتن لەو خەباتێک کە کردی وزائیدەن باس لەو مناڵە کوردانەی کرد چۆن بە ئازارەوە گەورەی کردیەوە هەر لەوێن دەر ئەگەر بێتەوە بیرت نوێنەری پارتی چەپی ئەمە نوێنەری مەسئولی پارتی چەپی سوید بوو کە ئەویش یەک لەو کەسانەیە مەدالیامان پێدا بوو دیرسیبیلۆس بوو لارش ئۆلێ بوو دە کەسایەتی دیار بوون لەوێن دەر وەکو ڕێزگرتن لەوەی کە 21 ساڵ بوو خزمەتی دۆستی کوردیان کرد و حکوومەت ئاگای لێ نەبوو و هێلێنا لەوێن دەر قسەیەکی کرد نازانم ئەگەر بێتەوە بیرت وتی داوام لە تەها بەرواری کردووە کە کۆمەش کرد بۆ ئەو منداڵانەی ئەنفال کرد و هەر جوابی نەداوەتەوە من لە کاتێک ئەوە ژنە سویدی جوولەکە بوو کە لە تەک ئیش بۆ هۆلۆکۆست ئیشی بۆ ئەو مناڵانەی ئەنفال دەکرد کە دایک و باوچیانیە و تا پێشی ڕاگەیاندن ئەوەی کرد یعنی بەخێوی کرد بەداخەوە ساڵی 2 ساڵ لەمەوبەر کۆچی دوایی کرد بەڵێ بێمە سەر ئەو خاڵی کە دەرێنە ناسێنراوە نەزیوەخان لە دوای 48ەوە هەموو ئەو پرۆسانەی هەموو ئەو گەلانی ڕوبەڕی جینۆساید بوون کە دوو گەل زیاتر بوو ئەرمەن و جوولەکە بووە ئەوە ئەتراف پێکرایە کە جینۆسایدە لەبەر ئەوی هەموو بەڵکان تێ بەس لە دوای 48ەوە بڕیار لە نەتەوەی گرتوەکان زۆربەی وڵاتەکانی واژویان کردیە کە چیتر پەرلەمانەکان بڕیار نەدەن لەسەر ناساندن ئەوە ئیشی ڕێکخراوە جینۆسایدەکانە ئەوە ئیشی دادگاش تایبەت بە جینۆسایدە هەر لەبەر هەندێک کەسی ڕواندا بەڵام لە پەرلەمانە قسەی لەسەر کرا و دەنگیشی لەسەر درا من ئەستا بەسەرعی ئەگەر ئەو خاڵە ڕوونکەمەوە ئەمە خاڵێک سوید 52 ئیمزای ئەو واژۆی کردیا بەڵام سوید چۆن ئەترافی بەوەی کرد سوید چۆن ئەترافی هەموو ئەنەوە دەستکەوتێکی زۆر گەورەی هەر هەشت پارتی سیاسی سویدی دەکا بە خۆی دەنجی گشتی ئیمزایان لەسەر ئەو پەرەگرافە کردووە پەرەگرافەکە لە ناو پەرلەمانی سویدە دەڵێ ئێمە بە پێی راپۆرتی ڕێکخراوی نێودەوڵەتیەکان بە پێی راپۆرتی ڕێکخراوی جینۆساید بۆ پێی بڕیاری دادگا کە پێی وایە ئەنفال جینۆسایدە کەواتە ئێمەش پێمان وایە ئەنفال جینۆسایدە بەڵام پەرلەمانی سوید ناتوانێت ئەوەی بۆ ئەرمەن کردی لە بن 48 بێت لە بۆ هیچ کەیسەشکە بکات بەڵام یەکشتی تریشی و دەوەی لەبەرەوەی کە حکوومەتی عراقی خۆی دانی پێداناوە کە ئەمە جینۆسایدە وتیان لە ژێر ڕۆشنایی ئەوە ئێمەش ئاخر ناڵم راپۆرتی ڕێکخراوی میدڵ ئیسفۆچ ڕێکخراوی جینۆسایدی جیهانی و دادگای عێراق وتیان لە ژێر ڕۆشنایی ئەو سێ خاڵەکە پێیان جینۆسایدە ئێمەش وەکو لیژنەی دەرەوەی پەرلەمانی سوید پێمان وایە جینۆسایدە بەڵام چیتر ئەو مافە بە پەرلەمان نادرێ بڕیار دەچکو تاوانی گەلکوژی هەیە تاوانی جەنگ هەیە و تاوانی جینۆساید هەر یەکە سیمای تایبەتی خۆی هەیە
پەرلەمانتار نازانێت ئەو ئەبێت دادگایەکی تایبەت کۆی بۆ بۆست نادانرا بۆ ڕواندا لێکۆڵنەوە دەکرێت هەرسێکی تاوانی گەورەیە بەڵام ئەوە ئیشی پەرلەمان نمایە بۆیە ناسێنراوە لە سوید بگورە دوایین جملە لە سوید لەوە زیاتر تێناپەڕێتن کە قادر منیستم شتێکی تر بیری خەمەوەی شەو بوو لە هەر لەو سیمینارە و کۆنفرانس و سوکە کۆنفرانسێک کرا کۆمەڵی خەڵک خەڵات کراوە بەشێک لەو نووسەرە سویدیانە و نووسەرێکیش لە لەندەنەوە هاتبوو کە کتێبی لەسەر مەسەلەی ئەنفال و وەکو جینۆساید لەسەری نووسی بوو ئایا ئەمانە تا چەند دۆکودی کۆمنت کۆکراونەتەوە یاخود لە شوێنێکا بپارێزرێن و ئیشی لەسەر بکەن پێدوانیە ئەمە دەتوانێت خزمەتی گەورەی پرۆسی ئەنفال بکە ئەو سیمینارە هەر سەعاتێک و 20 دقەی لای من هەیە ئەو سوپاسی نەورۆستێڤێژ دەکەم براوڕیان نەورۆستێڤێ خۆی کۆن دان بە من و ئەوانی تریش نەکرد ئەوە ئێمە لە 2010 سیمینارمان کردو لە پەرلەمان یەکەم جار کردمان لە مانجی 5 لە 2010 کردیتمان ئێمە بە لینک بە هەواڵ بە دوکۆمنت ئەوانم هەموو ئەرشیف کردیەوە چەند جاریش بڵاومان کردیتەوە و ئەو خاڵی بەهێزی ئێمە بوو کە حکوومەت ویستی بدێ خۆمانە ئەمە کردیتمان وتمان ئەو ئێمە کار و چالاکیەکان ماگە کار و چالاکیتان کردێ فەرمۆ بۆ ئێمە بڵاوکەنەوە بەڵێ باشە کە قادر دیارە بابەتی تریش زۆرە کە قسەی لەسەر بکەین مەسلەی لە بواری مافی مرۆڤ و ژینگە و شوێنەواری قەدیمی و هەروە مەسلەی حاجی لەقلق و ئەمانش کە کاری لەسەر کراوە بە تایبەتی مەسلەی شوێنەوارە قەدیمیەکان بەڕێزت خۆت وەکو کەسێکی کە هەروەکوتم بەشی مێژوت تەواو کردو چۆن سەیری دەکەی لە ئێستادا بە تایبەتی دیارە لە ڕابردوو کاریشی لەسەر کراوە زۆربەی شوێنەوارە قەدیمیەکان لە ئێستادا تێک دراون و شوێنەکانیان چوزانم بینای تازەی لەسەر کراوە یاخود دابش کراوە بەڕێستان ئەو کارانێکی کە کردوتانە چی بوو و یاخود تێبینی و ڕەخنەکانتان لەسەر چوبارێکە هەبووە من ینی وەکو قادر ئەو بە خۆزانی لە 2000 لە 2011 سەتانوهەتی قورسایی کارکردنە سەر ئەنفال بووە ئەوەی مرۆڤ ناتوانێت لە 20 گروپ ئیش بکاتن بەڵام کاتێک لە ساڵی 2009 زانیمان هەولێر 4-5 گەڕەکی هەیە کە گەڕەکی کەلتوری نوانەی تەمەنیان لە 200 ساڵ زیاترە پێی دەگوترێت گەڕەکی کەلتوری خەباڵێکم خوێندەوە کە بڕیار وایە تەخت بکرێتە ئەهرامی بەرز کام لەو گەڕەکانە تەعزی لە خانەقا بوو عەرەبان بوو سەعد و ناوە بوو ئەو چەند گەڕەکە بوو هەمووی تەخت بکرێ و بە بەڵگە هەیە لە ڕۆژنامەی میدیە پارێزگاری هەولێری زۆر بە شانازیەوە باسی کرێ و گەڕەکانە تەخت دەکەین دەکەینە ئەوەی خۆشە بۆ بازاڕی هەولێر کە مۆڵ و پارکشتواتانەوە ئەوە بۆ من ئیشی من نەبوو یان بەڕاستی ئیشی منە بەزە من لە تاریخ دەرچویمە کەتیمە ناو ئەنفالی و بۆ خۆت دەزانی کەتیمە جینۆساید و مەسەڵەی مافی جینۆسایدش بەشێکە لە تاریخ ئاخر ئەزانم بەزیانی مەسە ئیشیمە لێکۆڵینەوە لەسەر بواری مێژوویە بەڵام تێ ئاڵاینە بە خۆزان ئینسانیش ناتوانرێت لە هەموو بوارێک شارەزا و قورسایی بخاسەر ئیتراستم پێکرە و خیانەتێکی زۆر گەورەیە دیار لە سلێمانیش پێشووتر کرا مامۆستا عەبدوڕەقیب یوسوفان یعنی ئەوە نەک لە هەولێر لە هەموو کوردستان هەموو گەڕەکەکان هەموو شوێنە کەلتوریەکان زاریوە ماڵی شاعیرێکە قشڵەیەکی کۆنی پۆلیسا ئەوانە هەموو دەبی بپارێزرێ ماڵی مەسئولینە تا ماڵی سەدام حوسێن و سبەی ماڵی بارزانی کە ئەگەر بڕوخێ ئەوش هەر دەکرێت بە دەبی بپارێزرێ وەکو بەشێک لە ئەرشیف و ئەوەی وەیە ئەڵێ 4 گەڕێک تەخت دەکەن بۆیە لەگەڵ چەند برادێک 3-4 برادەر بووین دەستمان بە کەمپینە کرد کە نابی ئەو گەڕەکانە تەخت بکرێت پارێزگاری هەولێر لە ڕقی ئێمە هەستە 36 ماڵیش تەخت کرد چەند کەسێکی گۆڕی بۆیە ئێمە لە کۆتاییدا سەرەتا لە کەمپین ڕاگەاندن دەستمان پێکرد لێرەش هەوڵ و لە سوید و ئەوروپاش دەستمان بەکار و چالاکی کرد نەگەر نەک لە سوید بوو دوای هەستمان پێکرد بەڕاستی دەسەڵاتی کوردی قەت لە زمانی کوردی ناگە بۆیە پەیوەندیمان بە یونسکۆ لە ئوردن کرد و بە زمانی ئوردنیش عەرەبیش باش ئەوە بۆیە پەیوەندیمان بە یونسکۆی فەڕەنسا کرد ئەوان هاتنە سەخەت و بڕیاریان داوتیان حکوومەت بۆ نییە دەست لە یەک گەر لەو گەڕەکانە بدا توانیمان هەر چاگەڕاکەین قاز بکەین یان ڕزگار بکەین لە فەوتان بەڵێ کا قادر بەشێک لەو گەڕەکانە بۆ نمونە تۆ باست کرد مەسەلەن ماڵی کەسایەتیەکان شاعیرەکان یاخۆ ئەوانێت بپارێزرێ گۆڕیان تا چەند گرنگە بنەماڵەکان خۆشیان هەوڵ نەدەن کە ئەو شوێنانە بفرۆشن و بتوانن پارێزگاری لێ بکەن یاکوم وەکو مڵکێکی گشتی بیهێڵنەوە
وڵا ئەو سەقافەتی گشتیە ینی بەداخەوە بنەماڵەکانە بنەماڵی شواتە کاریگەری خۆی هەیە بێگومان وایە بەس بەداخەوە کەس نایەتە سەخت ینی من گۆڕی مەزان دڵدارە دەگۆزرێتەوە بەنمونە ئەو قشلانەیە کە تەری ڕوعی هەولێر ئەو شعر و پەخشان و حەیران نییە ڕوعی هەولێر ئەوانەیە تۆ هەمومان ئەنی چەند جاری تر باسمان کردووە تۆ شارستانێتی هەر وڵاتێک بەو شتانەیە مایە دەمێنێتەوە هەولێر واتە دەڵاوخانە هەولێر واتە گەڕە کەلتوریەکان هەولێر واتە قەڵا هەولێر واتە گردەکان ئەوانەیە تەخت دەکری بڕوا بکەنە بەداخەوە نەزیبەکان ڕۆشنبیری هەولێر شوێنەوار ناسان و شوێنەوار ناسەیە مێژونوسان هەیە دەکەس بە جواب نهات لەسا و کەسا یعنی کێشەکە وێ ئاسی و شێر بەمایەکێکان کە ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتیش بووە بزان بە جواب هاتبوو لەیاندا بوو کە لە بەرنامەکە بەڵێ ڕێزدار عەبدوڕەقیب یوسف بەقەت هەر هەمووان بە تەمەنی نزیک هەفتا ساڵی بوو لێیاندا شیرین ناوێکی هەبوو ئەویشیان دەرکرد لەبەر ئەوەی ڕێگر بوو لە پرۆژە مافیاکانیان هەردووچیان ئەوە کرد و نەک لە هەولێر مەسەڵەن ئەم بۆ خۆم لە هەولێر ئیشم کرد لەبەر ئەوەی ڕەنگی هەولێر لێ ژیا بم هەستم پێ کرد توانیمە ئەو بەڵام لە سلێمانیش دەکرێت و لە دوهۆچێش دەکرێت هیچ پرەنسیب نمایە هیچ شوێن ئێستاش کە ئەمە هەوڵماندا تێک نەچێ بەڵام بە شێوەی ترواتێکی دەدەن بڵێ دوای ئەو هەوڵ و کەمپینانە هیچ کاریگەری هەبوو لە سەروەستانیە و پرۆژەیە ئەینانم کە یونسکۆ دەخۆلی کرد ئەوان لە بۆیان نییە ئێستامانە ماوەتەوە شوێنان وەکو گەڕک لە بۆیان نیە دەستکاریکردن لەبەرەوەی ئەو گەڕەکانە مڵکی هەموو دنیاەیە ئێستا قەڵای هەولێر هەر مڵکی کورد نییە مڵکی هەموو دنیا و بەشەریەتە ئێمە ئەو گەڕەکانەی کە تەمەنیان دەگاتە نزیک 200 ساڵ دەمنە مڵکی جیهانی یعنی یونسکۆ سنوور دادنێ هیچ وڵاتێک ناتوانێوانە تێک بداتن ئەگەر ئەوە کەش بەبزانم لە سوید 100 ساڵە 100 ساڵە 200 نییە گەڕەکی کەلتوری خۆی مەرز نییە دەکریان دەشتەوەکو گوتم گۆڕی کەسەکی شاعیر ماڵی شاعیرێک ڕەنگی 10 ساڵە مردیە بەس دەوی بتا شوێنێکی کەلتوری لە بۆ نەوەکانی داهاتوو بهێل دەرێ کورت ئەو شاعیرەی هەبووە ئەو وەخت خۆی قشلا کە دەرێن پۆلیسخانە ئەوە بووە ماسەلەن بازاری هەولێر ئەوە بووە بەڵام بەداخەوە بینەوەری کوژن ئەوانە ینی ببوورێ نەزیبەخان ئەو بڵێم یعنی ئەزانتیە کە دەڵی کەلتور ئێستا مەسەلەن ئەمن دەستمەوە هەولێر کە دەبینم دەڵاخانە نەمایە کە دەبینم هەموو ئەو شتانەی کە 30 ساڵ لێ هەولێر ژیاوم نەماوە بیرەوەریەکانیشیان کوشتیە یعنی بیرەوەری خەڵکیش دەکوژن شتێک دروست دەکرێت لەو شوێنەی بیرەوەری تێیە بەڵام خەڵک دەتوانێت ڕێگری بکە ئەگەر بیەوە خەڵک دەتوانێت سیستەمیش بگۆڕیت زۆر باشە کە قادرێکێک لە شتەکانی تر هەر لە بواری ژینگە مەسەلەی حاجی لەقلق یەکێک بوو لە پرسەکانی کە کارتان لەسەر کرد هەم لە دەرەوە هەم لە ناوخۆ ئەمە گەیشت بەچی وڵی من لە زۆر بواران ئیشمان کردی لە کەمپین لە دژی مەسەلەن یادکردنەوەی خومینی پێیکەری حاجی لەقلق زیاتر بەس مەسەلەن لە ژینگەش یعنی پەرتە بووی حاجی لەقلقی هەولێر من بەس بە مقدمەیەکی سەری ئیبرێم تەمەنی 80 ساڵ ببنەچەوە لە ئەفریقیا هەموو ساڵانە هاتبوونەوێندەر ڕەمزێکی هەولێرە تو بڵێ هەولێر هەموو خەڵکە داهاتە هەولێرێک لەوە شوێنانێکە دەیدیت حاجی لەقلق بوو سەیری دەکرد لە منداڵیەوە هەموو بۆیە چەندین چیرۆک نووسین شعری لەسەر هەیە لە ئازی با پەشە و شعرێکی دوور و درێژی دەدەقەیەکی لەسەری هەیە ئیتر ئێمە هەوڵماندا پەیکەرێکی لۆ بکەین زۆربەی شتەکانمان کرد یعنی کۆمەڵک هونەرمەند هاتنە پێش پەیکەریاندانا یەکێک ئامادە بوو پارەکەی دابنێ یعنی کۆمەڵک گروپی هاوڕێ خڕبوونەوە لە کوردستان کە سەرپەرشتی بکەن بەداخەوە پارێزگاری هەولێر هەستا لە ڕقی ئێمە لەبەر ئەوی کێشەیە شەخسی لەگەر یەکێک لەو دەوڵەمەندانەی قاوە سەرمایەدارانەی هەولێرە بوو ئیمزاشیان کرد یعنی جێگیری پارێزگار شوێن ئەمە 30 سانتیمەترمان لەو هەولێرە گەورە و گرانە دەویست بۆی پەیکەرێک لێوێن دەردروست کرد پارێزگاری هەولێر دەرەنجامی ملانی شخصی خۆی لەگەر ئەو دەوڵەمەندە ڕێگری کرد وتی نابی دابدرێت لەوێندەر وتی بڕۆن لە شوێنش کە دابگرن ئێت و پەیکەر دادرێن لەو شوێنەی کە دیرۆر کرایە هەستە دوو فەرق حاجی لەقلقی هێنا گوتی ئەمن ئەوەی لێرە بەخێو دەکەم پێویست ناکە لە ڕقی ئێمە بەڵام ئێمە بەردەوامن ئەو ساڵش بۆچی لە ڕقیەوە چۆن زین کە لە ڕقیەوە بوو لەبەر ئەو ڕێگری کرد لەبەر ئێمە خەڵکانش ڕخنەی لێ دەگرین لە کاتێکدا ئەو ئەگە پارێزگار بێ ئەو تازە بووە لە کێکی ڕەش بنی چوانی ئەو پارێزگار نەوزات عادی کە ڕێگری کردی لە دروستکردنی پەیکەرێک کە ڕەمزێکی ئەو شارەیە یعنی بۆنەوەکانی داهاتوش تازە ئەو شتە ئەو پەیکەرە هەر دروست دەبی بەس ئەو ڕێگری کرد لەبەر ئەوەی ئێمە خەڵکانێک بوون ڕەخنەمان لێ گرتیا بەڵام هەر دروست دەکرێت تازە ئەوە بۆ بەشێک لە خەباتی خەڵکی هەولێر و ژینگە دۆستی ئێمە هەوڵماندا یعنی وەکو وەفا وەکو ئەوی کە ئاژەڵیش
قوربانی شەڕی ناوە خۆیە ئاژەڵش مافی ژیانی هەیە ئەو کەونەی هەیە هەر ئینسان نییە ئەو کەونە ئاژەڵیشە بە تایبەتی ئەو ئاژەڵانەی کە خزمەتێکی مرۆڤایەتیان کردیە. بەڵێ هەروەها لە بواری مافی مرۆڤ و پرسی ژنانەوەوانە زۆر جار کار و چالاکی جۆراجۆرتان کردو. وەڵای ئەگەر بە هەڵە تێم نەگەی ڕۆژی وا بۆ لە یەک ڕۆژی تەلەفۆن و ئەمنستی کردێت تەلەفۆنمان لە یونسکۆ کردیە تەلەفۆنشمان لە پەرلەمانی سوید کردی ئێوارەکەش دابەزینە سەر ڕەخنە لە پارتی گوێچێتی یعنی کێشەکەی مە وایە بەداخەوە خەڵک کەم لە بواری بن بۆ خۆم هاتمە ئەوروپا لەگە چەند هاوڕێکی کەم تەرکیزمان زیاتر لە ناوەندی سویدەکان کرد و بەداخەوە دەسەڵاتی کوردی بە زمانی کوردی تێناگە زۆر جار ئەبێ ئەڵ لە ناوەندە جیهانیەکانی لێ بەگەڕ ڕێخی تاوەکو بتوانی ئەو دەسەڵاتە جێ لێ ڕابگری چکە ئەوەندەی لە وەرەقەیەک بە زمانی ئینگلیزی دەترسێ ئەوەندە لە ئیمزا و یاداشت و ئەوەی ناکرێت بۆیە هیچ باوی خەباتی جەماوریش ئەگەر گەس پێ بکەی خەڵک تاقەتی نما. ڕۆڵی ئەمەنیستی و چزانەوە ڕێکخراوانەی ترکە بەردەوام من لە دوای کەیسی کەمالی سید قادر کەیسی کەمالی سید قادر 2005 بوو کەتمە دوای لەگەڵ ئەمنستی تەنسیخم کرد سەرەتا لە سوید دوای ئەوە پەڕیمەوە مناسم پێکە دەمدا بە سویدانگۆ تەحویلی لەندەن دەکەوتم بە عەرەبی بە خۆم دەتوانم بە عەرەبی قسەیان لەگەڵ بکەم لە 2005 تاوەکو ئێستان پەیوەندیم لەگەڵ ڕێکخراوی ئەمنستی هەیە بە بەردەوامی سیقەیەک دروست بووە بەدەیان دۆسیەمان جوڵاندیە بەدەیان نەکرد لە بەرامبەر دژی دەسەڵاتی پارتی وێچێتی دژی داگیرکەری تو چەشمە بردومانی کوردستانی کردیە کە قادر باسی دژی دەسەڵاتی کوردیت کرد تۆ لەگەڵەوەی کارەکانت زۆر لە چوارچێوەیەکی دڵسۆزانەیە بۆ پرسە ئەو پرسە گشتیانەی کە باسمان کرد لێرەدا جا تایبەتی یاخود گشتیە بەڵام زۆر جارێک و کەسایەتێکی تونند و تیش ناسراوی لە هەمان کاتیشا تۆ لەسەر پرسی مافی مرۆڤی شەکەی پێت وانی ئەمە لەگەڵ پرەنسیبەکانی مافی مرۆڤ ناگونجێ؟ ئەمە هەموو شتانی کردیزمان لە دەرەوەی چوارچێوی خەباتی دیموکراسی مەدەنی ئەوروپی نەبووە بەڵام کاتێک کە دەسەڵاتێک مەسەڵەن تۆ لێرە بە سیمینارێک بە خۆپیشاندانەگەتی سەد جادا دەڵێ بەستە تیرۆر واز ناهێنن دوو جار دەیکەی یاداش دەدەی حزبی سویدی بە گردێخی نایکە مەجبوری کە هاتە ئێرە دەچی یەقەی دەگری تەماتەی لێدەی فیکەی لێدەی شکایەتی لێ دەکەی هەوڵ دەدەی کە تێبگا ئەگەر لە خەبە بڵێ وەڵای دوو ڕۆژە دەسەڵ ئەو مەسئولانەی باشوور پارتی وێچێتی نەجی بەخان تا کەرامەتی کەسێتیان لە ئەوروپا نەشێ ئەوانە هەست بەوە ناکەن لە پرۆتستۆی جەماوەری تێناگەن بنمونێنی 3 مانگ 4 مانگ مامۆستایان فەقیرانە شەو ڕۆژ خەباتیان کرد تەقەی سەریان هات وەکو دەرێن سەرۆکی حکوومەت گۆدویجارشکە و چاوەی بەچاوی خۆتان نابینن ئەو موچە نازارەتان بەدەستکەوی لە کاتێکدەوە مافی خۆیانە ماندی دەبن بۆیە ئێمە ئەزمونمان هەیە تاوەکوت کەمێک توندتیژێکی لە چوارچێوەی خەباتی دیموکراسی چکو لێرە ئەمە نەچوینە دەچینە سە بارگای حکوومەتی هەرێم سێ چار جار بەڵام جارێک دەرگامان نەشکاندووە جارێک شەقێکمان لە یەکەچیان نەداوە بەڵام ئەچینە سە بارگاکانیان هەموو بە شێوەیەکی خەباتێکی هێمنانە ئێمە داهێنانمان کردو لە خەباتی جەماوەری و ترسمان گەیاندێتە ئەو مەسئولانە مەسەڵەن مەسئولی کورد تا ڕەخنە لە خۆی نەگیرێ تا بەخۆی ئیهانە نەکرێ هەتەس بێنێ برێ دەسەڵاتی کوردی و پارتی وێژێتی واجێ لێ نییە ئێمە مەسەڵەن ئەوە تونند و تیژی نیە ئێمە دەچینە ناو هۆڵی پەرلەمانی ئەوروپا لە مەسعود بارزانی ڕسمی شەی سەردەش سۆران و ئەوانە بەرز دەکەینەوە لە بەرامبەری ئەمە تونندڕەوی نییە ئەو لە هەموو دنیا هەیە بەڵێ کە قادر باسی ئەمنستیت کردیارە حتمما ئەمنستی ئینتەرناشناڵیش بۆ خۆی بێئاگا نییە لەم شتانەی کە دەگوزارێ بە تایبەتی لەسەر کەیسی ڕۆژنامە نووسان و پرسی مافی مرۆڤ و مافەکانی ژنان کە مەسەن دەبینی بە ڕۆژانە ئامارەکان لەسەروە مەسلەی تونند و تیژی کوشتنی ژنان و هەروەها مەسلەی فڕاندن و کوشتن و تیرۆرکردنی ڕۆژنامە نووسان کەمە تاڕادەیەک بۆتە دیاردەیەک ئەمانە تا چەند ئێوە کە کارتان لەسەر و کەیسانە کرد و پەیوەندیتان بە ئەمنستی ئینتەرناشناڵەوە کردو ئەوان توانیویانە ڕۆڵیان هەبێ لەسەر بەدەرگای گەیاندن یاخود پێداگری لەسەر و مافانێکە گرنگە ینی داکۆکی لە مافەکانیان بکرێ یاخود ئەو کەسانە بە سزای خۆیان بگەێنرێ ئەوەندەی من ئیشم لەگەڵ ئەمنستی بەداخۆیانی ئەمە ناتوان هەموو هێنێکی ئەمنستی باسکەم لێرە بەڵام ئەمنستی ڕێکخراوە زۆربیان خۆبەخشن و بەڕاستی کادیریان نییە لە کوردستان و لە باشوور مەگەر خەڵک کاریکاریان بکە بۆیە ئەمنستیەکو خەتی گشتی دەزانی بەڵام ئەگە خەڵک ئاگاداریان نکاتەوە ئەوان ئاگادار نین چکو ناوەندێک مەکتەبێکیان نییە لە کوردستان
ئێمە وەکو بەڵام خۆ هەواڵەکان دەبینێن خۆ بەردەوام راپۆرتیان هەیە لەسەر ئەزانی ئەگەر سیر بکەی نەزی بەخان کەمترین کوردی ڕەخنەگرانی دەسەڵات دەنگە ئازادی خوازەکان تا ئێستا مینبەرێکی تێڤێمان نییە بە ئینگلیزی تا ئێستا مینبەرێک جەریدەیەکی بە ئینگلیزیمان نییە. یعنی ئەمە زۆر جار لێرە پەرلەمانتاری سویدی ئەوێ دەڵێن دەچێت ڕوودا و دەکەینەوە لەبەر ئەوەی بەشی ئینگلیزی هەیە تەخجێ لەو ڕایگرن. مشکلە ئەوەی ئەوانەی کە ڕەخنەگری دەسەڵاتین بە زمانی بیانی مەسە ماڵپەڕێکی بەهێزمان نییە، تێڤەیەکمان نییە، جەریدەیەکمان نییە لە کوردیەکان بوو. ئەوە ئێمە بوون دەبووینە ئەو ئەڵقەسی خوڕێکی مافی مرۆڤایەتیمان دەکرد ڕۆژانە ئەو پێشێلکاریە مەترسیانەی پارتی وێچێتیە تا ئێستاش بەردەوام دەگەینە ئەمنستی. کە قادر ئێوە ئەو کەیسانەی کە کارتان لەسەر کردووە ئەو بەیان نامەوانە ئێوە خۆتان کە ڕخنەتان هەیە لەوەی تاکو ئێستا میدیایەک نییە کە بە زمانی بیانی وەری بگێڕێ یاخود بیگەێنێت و بۆی ئەوانیش لەو ڕێگەیەوە ئاگاداری هەواڵەکان من هەرچەندەم پێم وایە بەشێکی زۆری خەڵکی خۆیان هەیە لە ناوخۆوە جگەلەوە سەیری هەواڵەکان دەکەن بەڵام ئێوە تاچەند هەوڵتان داوە کارێک چالاکیەکانتان لەو چوارچێوەیە تەسکە دەربچێت و بیخەنە ئاستێکی فراوانتر بۆی کاریگەری هەبێت. ئێمە بۆ خۆ دەزانی لەو سەردەمەی باشووری کوردستان کە تۆ بێ بەخۆ بەخش لەسەر جیفانی خۆت بە شەو نخۆنی خۆت دوای کارکردن کەس کۆمەکت نەکات نەکە لە هەرێم معنی لە سویدیش کەمە بەڵام لەگەڵ ئەوەش ماڵپەڕێکمان دروست کرد 2 ساڵە بەشی ئینگلیزیمان لێ کردوتەوە ینی بە خۆشحاڵیەوە ئێستاکە ڕێکخراوە جیهانیەکان دەچن ئێمە داومانە بە وەزارەتی دەرەوە پەرلەمانی ئەوروپا بەشی سوید و لە پەرلەمانی ئەوروپای گشتی لینکمان هەیە ئەمە بەردەوام یعنی ئەو شتانە لەوێن دەر بە بەشی ئینگلیزیەکەی دادنێن بەڵام بەڕاستی ئەوە بە هێزێکی سیاسی زیاتر دەکرێت و بە دام و دەستگایەک دەکرێت کە ئیشی ێسە بکات ڕەوەندی کوردی ئێستاش ینی ئەگەر بە هەڵم تێنەگەن نەخوێندەوارانە تەنیا بە زمانی کوردی گوتار دەدا. ینی من چەند نمونەیەکت پێڵم بەردەوام ئێوە تا چەند بۆ نمونە بەیانێکە بۆ نمونە نامەیەکە چەند هەوڵ دەدەن ئەوە وەرگێڕنە سەر زمانی ئەو وڵاتی کە لێتی جاایە سویدەیە ئەڵمانیا بەمە لە سوید بەشدارین لە سوید بەرپرسین بەداخەوە دەیکەین ئێمە بەردەوام دەیکەین دیداریان دەکەین لەسەروی 100 دیدارمان لەگەر وەزارەتی دەرەوە پەرلەمانی ئەوروپا هێزە سیاسەکانی سوید کردووە بەڵام تۆ ینی ئەزمونمان هەیە تۆ 2 کەس دەچی ڕێکخراوەک دەچی جدا لەگەر ئەو 20 کەس نامە بنێری ینی بەداخەوە ئەو ئیشە بە یەک کەس و بە یەک ڕێکخراو ناکرێ چەندە فشار لەسەر یەکێتی لەسەر ناوەندە سیاسیەکان لەسەر ئەمنستی 20 ئیمزا هەبێ 20 نامە هەبێ مەیل هەبێ زۆر جدا لەگەر یەک مەیل هەبێتن. کا قادر پەیوەندی ڕەوەندی کوردی چۆنە لە بەتایبەتی لە بەشداریکردن لەو جۆرە چالاکیانە زیاتر خراپ نییە دەتوانین بڵێن لەگەر ئەوەی ئەو ڕەوەندە بەداخەوە پارتی ویچێتی ویان کرد ئەو ڕەوەندە 180 کارە چالەکیەکانی زڵدی دەسەڵاتی کوردی بێتن بەهۆی ڕەفتارەکانیانەوەیە کەمترین قورسایی خراوەتە سەرداژی کردیان ئەمە لە خۆمانەوە سەرکردن لە ئەنفال ئەوەندە خەریکی ئەوە بوون کە ڕسوای ئەو داکۆچیانە لە خەزرەجی سوڵتان هاشم و داکۆچی لەجاش بکەین ئەوەندە پێمان نەکرا پەرژێنە سەر ئەوەی تاوانەکانی بەعزدا بدا بمەنن یعنی بەدەستە خۆنێ ڕوبەڕوت دەبێت تۆ دەتەوێت ئێمە ویستمان مەسەلەن چیان زاروی هەوڵماندا لەسەر لە سێدارەدانی ئێران چینە سەفارەتی وەزارەت دەرەوەشی ئێران بەڵام لە پڕێک دەبینی ڕۆژنامەنووس تیرۆر دەکرێت خەڵک کۆمەڵکوژ دەکرێت دەڕفێندرێت تۆ ناچاری هیچ ڕێکخراوەش کەش نییە بەداخەوە لەو کوردستانە گەورە و گرانی یەک ڕێکخراو نییە داکۆچی لەو ژورنالیستانە بکات لەو خەڵکانە بکاتن یعنی هەمووی گەمەی سیاسی دەکات ڕاستە 2,000 ڕێکخراو هەیە بەس ئەمە نەماندیت 2 کەیس بجوولێنن نەماندیت مەسەن کۆمەلگای مەدەنی لێوێندە لەسەر ژورنالیستان بتوانی لینکێک دروستکە لەگە پەرلەمانی ئەوروپا و پەرلەمانەکانی ئەو لە کاتێکدا ئەو هەموو سەفارەتە لەوێن دەرهەیە خۆ هیچیان لە ئێمە کەمتر نییە ینی خۆوانجا هەموو سەفارەتەیە بۆیە هەوڵمانداوە ئەو ڕەوەندە قورسایەکە زیاتر لە ململانی پارتیوچێتیە ئەو ڕەوەندە پەرتە ڕێکخراو نییە بەڵام لە کاتی پێویست لە دژی داگیرکەر دەیان ڕوودا و هاتیە بە یەک سەف هاتیتە مەیدان ینی کا قادر کار و چالەکێکیەوە تەنها تایبەتە بە باشوور یاخود لەگەڵ کوردانی بەشەکانی تریشا کار و چالاکی جۆرە جۆرەکەن بەتایبەتی ئەوەی من بزانم لە مەسەلەی کەیسی جینوساید و ئەنفالا بە تایبەت لە کوردۆسایت چاک هەموو بەشەکانی تێدا بوو. بێگومان ئەمە لەسەر دامیشمان کردووەوە ئێستا لەسەر پێشلکاری مەترسیەکانی ئەردۆغان و تورکیا لینکمان ینی پەیوەندی 3 مانگ جارێک لەگە وەزارەتی دەرەوە بەش تورکیادا دەنیشین
لەگە ئێران لەسەر ئەدام ئیشمان کردو بەڵام قورسایی سەرشیمان لەسەر باشوورە و ئێمە لە سویدین یعنی ئیشمان لەسەر هەموو کەسە کردێت لە چاک چاردە کۆمیتە بوو بەڵام کۆمیتەی ڕۆژئاواش دروست کرا کۆمیتەی باکوور دروست کرا و کۆمیتەی ڕۆژهەڵات چەند ساڵ بوو هەبوو یعنی بە خۆشبەختانە ڕێکخراوەکی زۆر کوردستانی ئاکتیڤ بوو کە توانی یەکەم ڕێکخراو بێ خۆبەخش مەدانی و توانی بستە ناوەندی هەموو ڕێکخراوە جیهانیەکان ینی لینک لەگەر یوئێنی هەبوو لینچی لەگە پەرلەمانی ئەوروپا هەبوو لینچی لەگەر پەرلەمانی وڵاتەکان هەبوو لەگەر ڕێکخراوە جینۆسایدەکان وەکو هۆڵۆکۆست و ئەوانە دروست کرد و کوردی هەر چار پارچەی تێکەڵ بوو بە خۆت لەناو بوو ینی یەک کوردی ڕۆژهەڵات بوو یەک کوردی فەیلی بوو یەک کوردی ئەو بوو توانی بمان ببینە ئەو سنتەرەی کە ڕێکخراوەکی کوردی سەرتاسەری بیچن. بڵێ کە قەدر لە ئێستادا کاری ئێوە چییە یاخود دەتانەوێت چ پرۆژێکی تازتان بەدەستەوەی کە کاری لەسەر بکەن یان لایەنی کەم ئەو شتانە کە کارتان لەسەر کردووە چی لەکەن بەنیازن هەر ئاوا لای خۆتان بیپارێزن یاخود بەردەوام بن لەسەر کارکردن بە تایبەت مەسەلەی ئەنفال و جینۆسایدەوانە چی دەتانەوێت چی بکەن چی تازتان بەدەستەوە لە سوید جینۆسای تەنیا ئەوە مایە حکوومەتی سوید مەشروعەکە تەقدیمی یوئێن بکاتن نەتەوەی گرتوەکان بکات ینی لە پەرلەمان تەواو بووە بۆیە من لە دوای 2012 زیاتر قورسایم خستە بۆ خۆم وەکو قادر خستە سەر مەسەلەی مافی مرۆڤ و ئایا خۆیانەوە دەکەن یان دەبێت جارێکی تر بیوروژێننەوە هەموو کات ئەتوو سوید کورد نییە تۆ دەبێت زەخت بکەیت فشار بکەیت ڕێکخراو لە سوید دەگەر ئەو زەختە نەکرابە پەرلەمانتاری سویدی هەبوو زۆر پەرلەمانتارەکانی سوید چی بۆ لەوە وڵا ڕۆڵی زۆر باڵیان هەبوو نە کوردەکان سویدەکانیش لە ناو پەرلەمانتاری سوید من ئەوەندەی بودیر سبیلۆس یاکوب یۆنسۆن هیچیان کەمتر نەبوو لە ئەمینەکە کە باوە جەبار ئەمین بنمونە بەڵام دەبێت بیان جوڵێنی ینی کێشەکە ئەو بوو ئەوانە دۆستی کورد من جارێک پەیوەندیم بە پارتی ژینگە کرد وتیان پەیوەندی بە بودیل کێسەکە پەرلەمانتاری ئەوروپا ئەندامی فەقریشمان بوو بۆ دینەمۆی زۆربەی ئیشەکانیشمان یەکێک لەو پەرلەمانتانە بوو کە لەگەڵی ئیشم کرد بە مانای کەلمە ئەو ژنە یەکەکی دەویست هانی بدات دەستی بگری پژگیری دەکردی زۆریشی لە بۆ کورد کردیا یعنی هیچیان کەمتر نەبوو لەو پەرلەمانتارانەی بە ڕەگەز کوردن وەکووان خەمخۆر بوونە لەبەرەوەی بە باوەڕ ڕۆیشیان پێ بووە و دوو بەرپرسی دۆسیە کورد هەن ئەوانەی بەرپرسی دۆسیە کورد هەموو دۆستی کوردن لەناو هەموو حزبەکان بەداخەوە ڕەوەندی کوردی حزبی کوردی ئیشیان لەسە ناکەن لەناو هەموو دام و دەستگایەکی سویدی من دەزانم دۆستی کورد زۆرە کە قادر ئێستا ئەم دۆستانای کە بەست کرد ئەمانە ڕۆڵی باشیان هەبووە پەیوەندیان هەیە تا چەند گرنگ ئێستا وەکو لۆبیەک بۆ دروستکردنی لۆبیەک سوود لەو توانای ئەو کەسانە وەربگیرێ بتوانی کەیسەکەی پێدەوڵەمەندترکەی ئێمە کردومانە لە ئەنفال بەوانمان پرد ینی بە تاقی تەنێ بە ڕەوەندی کورد ناتوانێت ئەوەی بکاتە نەتەنها بۆ مەسەلەی ئەنفال بۆ مەسەلەی ئەدام هەیە بۆ مەسەلەی هەر شتێک لەوان لە باکوورە هەیە و زیندانێنی کە ئێستا لە باکوورە هەیە بۆ بەشی ڕۆژاوایە بۆ هەموو کەیسەکانی تری مافی مرۆڤ من ئێمە لە گروپی عەفدەی شوبات باوە بڵێن سێ مانگ جارێک لە وەزارەتی دەرەوە بەرپرسی بەش سیاسەتی دەرەوە کە بەرپرسە لە پێشەتی ئەوروپاش لەگەڵی دادەنیشین دۆستەکی نزیکی کوردە هەر ئەوەندە دەتوانم زیاتر بڵێم ناتوانم وەکوب ئەوەی ئەمنی زیاتر بڵێم یعنی ئەوانە ئیشمان لەگەڵیان کردو لەسەر مافی مرۆڤ بەشی عێراق ئەوانە کە ئەو کارمەندانە بڕیاردەرن بەداخەوە حزبی کوردی زۆر عاشقی ئەوێ بچی وەزیری دەرەوە بینی یاسەرەوە بۆ زیران بینی لە کاتێکدا ئەتوو ئیشت بە بەشی بتەوێت کێشەی کورد لە باکوور بجوولێنی بەشی تورکیا بڕیار دەدا راپۆرت دەداتن وەزیری دەرەوە داوا لەو دەکە راپۆرتی بەس ئێمە عەزیان لە دیکۆر و شکلیە ئێمە بالعکس شێوەی ئیش کردمان بۆش سەرکەوتوو بە چێ بەرپرسی ئەو دۆسیانەیە دەچی لەگەڵیان ئەو لۆبیەمان دروست کردیە نەکەر هەیە ئێستا ئەمە وەک گوتمان لە ئەنفال دروستمان کرد لە مافی مرۆڤ دروستمان کردیا لە داکۆچی لە کێشەی کورد دروستمان کردووە لە هەردووتەوە لە ناو حزبە سویدەکان لە ناو وەزارەتی دەرەوە و تا ئاسی ئەوەی نەجیبەخان ئێمە پەڕینەوە چوینە پەرلەمانی ئەوروپا کە نووسنگیان هەیە لێرە دوایین کارمان ئێستا پرۆژەی زۆر گەورەمان لە دەستا مەشروعێکمان تەقدیم کردووە کە لە پەرلەمانی بەهاوبەشی ڕێکخراوی ئەو پرۆژەیە چییە؟ یعنی گروپی عەفدە شوبە لەگە پەرلەمانی ئەوروپا لە سوید سیمینارێک لەسەر مافی مرۆڤ لە کوردستان بکاتن هەر چار پارچەی ئەسە ڕەوشی باکوور چییە هەدەپە بانکەین ڕەوشی ڕۆژئاوا چیە ڕێزەر ساڵح موسلیم بانکەین بەرپرسی ماش دوایە لە بەشورە ڕێگەتان پێدەدرێ و کارە بکەن ئێمە لە سوید دەکەین لە سوید دەکەین لەگە پەرلەمانی ئەوروپا پەیوەندیمان ئەوەندەوە هەیە وتیان ئەوە هۆڵی پەرلەمانی ئەوروپا هەر وەختە کاتن بەس ئێمە دەمانەوێت چاومان زیادر لەوەیە
ناوی پەرلەمانی ئەوروپا لە تەک ڕێکخراوەکەمان بێ ئەگەنا ئێستا سبەی دەتوانین لە پەرلەمانی ئەوروپا بە خۆمان سیمینارێکە بکەین بەس دەمانەوە لە ڕووی معنەویەتی ئەوروپا لەگەڵ گروپی هەفتەی شوبات پێکەوە بیکاتن کارتان لەسەر پرۆژەکە کردو یاخود بە مەشروع تەقدیممان کردووە ئێستا لەبەر دەستی بەرپرسە 2 هەفتەیە دەنێنە من چاوەڕێ بکەت وەڵام دەتەنەوێت ئەم پرۆژەیەکی کوردستانی بێن بەڵێ بەڵێ ئێمە ڕاستە لەسەر باش ئیش دەکەین بەڵام خەمی ئازاری ئەمە دەرەقەت بێن خەمی ئازاری هەموو مرۆڤەکی ئازادی خواست هەردەگرین بەڵام لەوەی زیاتر دەرەقەت ناین ینی بەس بۆ باکوور بۆ ڕۆژئاوا و بۆ ڕۆژهەڵات هەموو لە چاچش ئەگە سیرکەی کارمان لەسەر ئەدام کردووە کارمان لەسەر تاوانەکانی تورکیا دەکرد و کارمان لەسەر ڕۆژی ڕۆژئاواش کردو ینی بە بەردەوام ئێمە کێشەیمان بەس ئێمە شارەزاین زیاتر لە باشوور ئەگەنا من هیچ جیاوازێک ناکەین لە مەعبەینی ئەو پرۆژەی ئێوە چاوەڕێی وەڵامی چین ینی ئەگەر پەرلەمانی ئەوروپا موافقەت بکە ئەگەنا بە خۆمان مانجی هەژ دەکەین ئەگەر پەرلەمانی ئەوروپا موافقەت بکە لەکوێ بڕیارتانداوا بکەن لە سوید لە پەرلەمانی ئەوروپا نووسنگیان هەیە هەر هەموو وڵاتەکان هۆڵەشی زۆر گەورەیە دەچین لێوێن دەردەیکەین و ئەوان هاریکار هەر دەبن بەس ناوی خۆیان لە تەکدا بنێن بۆ ئێمە بەقووەتر دەبێتن سوقلی هاوکاری مادیتان دەکە هەمە لەوەتی هەین هەر لەسەر جیرفانی بەتاڵی خۆمان یعنی ئەزەم دەرێم پەرلەمانی ئەوروپا قاعەکەی بۆ گرتوینە ئەو پەڕی ڕەنگی 500-600 دلارێکمان بۆ هەندێک خواردن و ئەوە پێێتن هەمووانە بە بەردەوام ئەو کەسانێک کە لە بەشەکانی ترەوە بانگیان دەکەن چێ مەسرەفیان بەردەوام ئەگە سیر بکەی بەخۆت لەوەی ئەنفالی ژنان لەگەدا بووی ئەمە بەس ڤیزەکان لە وەردەگرین دەیانهێنین لەوێندەر 1 کڕۆن پارەی کەمان تەرخان نەکردووە پیانەڵێن ئەو وەزئی ئێمە ئەو خەڵکانە ناتوانین بانکێن بەڕاستی خەڵکی هەژار بن ئەو خەڵکانەمان لە ژورنالیستەکان هێناوە 300 مەسەلەی ژورنالیست لە مەسلەی ئافرەتانی کە ژنانی دۆستی ژنانی ئەنفالمان جوولان لە پەرلەمان لە حزب سوی کوردیەکان ئەگەر ئەوە بێت مەسەلەن ئێستاش مەسەن بانگی ڕێزا ساڵح مسلیمێک لەو ناوانەیە ناومان داوەتێ هەدەپەمان داوە سەرۆکی ناوەکانیش تەقدیم بکەن ناوەکان سەرۆکی مافی مرۆڤی کوردستانمان داوە بەسکەدە 1 فلسی نادەین بەڕاستی بەس ئێمە هۆڵەکان دەگرین ڕێک دێخین حزبی سویدیان لۆ دێنین پەرلەمانی ئەوروپا دێنین ئەو خۆەوەی کەش هەموو لەسەر جیرفانی بەتاڵیشتان لەسەر ناوەکانیش کردو دیاریتان کرد کە دەیدەی دەبێت پێ بڵێ چێ دێ لەبەر ئەوی و داواشمان لە پەرلەمانی ئەوروپا کردێت چێمان لە بۆ بێنێتن ئەگەر ئەوان بتوانن ینی وەکو گوتم ئەوان هەر هاریکاریمان دەکەن وعدیاندایە لە دانیشتن کە ئەوانیش بن ئەو مەسئولەی لەگەری دانیشتینەوە بەڵام ئەگەر ئەوەش نەبێ ئەوان هەر هاریکاری دەکەن ئەگەن ئێمە بۆ خۆمان ئەو لۆبیەمان هەیە لە سوید وەزارەتی دەرەوە بانکەن حزب سویدەکان بانکەن پەرلەمانی سوید ئەوەکان بانک دەکەین زۆر باشەکە قادر دیارە ئێمە ماوەی بەرنامەکەمان زۆر نەماوە ئەگەر شتێک کە بێتن لە بیرمان چوو بەیان بکرێ ئیشارەتی پێ بدەیت تایبەتی گرنگ بێ من هەر ئەوە دەڵێم من بۆ خۆم لە هەموو ئەوانەی بەشدار بوویمە 1 کڕۆنمان لە حکوومەت سوید وەرنەگرتووە نەکە حکوومەتی هەرێم و هیچ تەنسیقێکمان لەگەڵ کەس نەکەوە بە ئیرادەی ذاتی خۆمان لەگەر ئەمە ئەو هاوڕێیانەی چ لە چاک کە دنیایەک خەڵکی خۆ بەخش بوو بە ڕێز شتۆک و گوتم یەکێک لەوانە بووی لە دەستەی بەڕێوبەر بووی چ لە گروپی هەفتەی شوبات کە ماوەی 6 ساڵە بەڕاستی دەیان جار ڕوبەڕووی هەڕەشە ترس خۆبەخشی بە سەرما بەس ئەوە کردومانە چ لە عادی لە قلەقە چ لە شوێنەوارە چ لە هەموو ئەو کەسانی ئیشمان کردووە خۆبەخش کراوە و من ئەزمونێکم هەیە هەر کاتێک پارای بە تایبەتی پارەی دەسەڵات هاتە ناو هەر ڕێکراوەک ئەو ڕێکراوەی لەسەر پرسی ژنانی شیشەکەی وەڵایم کەمش کردووە بە خۆت دەزانی بەڵام مەسەلەن خولیا بوو ینی یەک لە هیوایەتەکانم ئەوە بوو ینی شتێک لۆ ژنی ئەنفال بکەن ژنی ئەنفال زۆر مەزلومن ینی تاوانێکیان بەرامبەر کرایە دۆسێکی زۆر تایبەتە بەدەر لە ئەنفال ژنەکان ینی ئێستا کۆمەڵە خەڵکیان و ئەگەر بێت ژنانی ئێزیدی چیتان کرد هیچ شکارێکتان کرد بۆوانیان نەتەکە ئێمە بوو هیچ شوێن نیە ئەگەر لەگەرە مورکەوە یەکەم ڕێکخراو بوون لە بەردەم پەرلەمانی سوید و وەزارەتی دەرەوە شەوێک مانمان گرت شەوێک 24 کاتژمێرمانمان لە خواردن گرت ماینەوە و دوای چوین لە وەزارەتی دەرەوەی سوید دانیشتنیان لەگەڵ کرد پارەیەکی زۆری تەرخان کرد لەسەر ئەوەی یەکەم ڕێکخراو بووین حوتی پارەکە بۆ چی بوو؟ نازانم داوامان لە سوید کرد تۆسەکە بجوولێنی کۆمەچی ئەو ئاوارانە بکە هەمیان کرد ئەوە نێزیدەکان بەڵێ بڵێ بەس یعنی یەکەم ڕێکخراو بووین چوین لە سەجادە نووسینە بۆیان یعنی نەک لەبەرەوەی تاوانەکە ئەوەندە گەورە بوو هەموو 6 کەس بووین 24 کاتژمێر چوون نووسین کە ئەوە لە باشوور ینی
لە باکووریەکان نەجی بەخان ئەو شتانە زۆر سادەیە هەتا من جارێک چوومە لایەن پێم گوت وڵە دەمانێت مان بگرین بە کوردانی باکوور بارەگایەکیان هەبوو لێرە گوت چەند ڕۆژ دەگەن وتم یەک ڕۆژ هەر ینی زۆر گاڵتەی پێ هەستەکەی ئەوان هێشتا ئەو هەستە نیشتیمان پەروەریان زیاترە ئەوان لە تەجروبەی هەشتاکانی ئێمە لە هەشتاکان ئەو ڕۆحیێتە ناو ئێمە شەب ئەو ڕۆحیێتە ئیرادە و بەداخەوە پارتیوچێتی ئەو ڕۆحیێتیان کوش بەس ئێمە لە ئەوروپا ئەو ڕۆحیێتەمان تێدا هەیە بەڵام مەسەن لە بۆ دانانەوەی بارزانیش ئێمە بیستار کاتژمێر لە سەرگرستۆری خێمەمان هەڵدا و شەو ماینەوە و یعنی ئەمە زۆر کار و چالاکی ئەو شتانەمان کردووە کە کەس زاد ناکە دەستیرۆ بە چینە سەبارەگەی پارتە سیاسەکان ئەچین مەزەن ڕسمی بارزانیمان لێداوە کیمیل سۆنگ و سەرۆکی کۆریای باکوورە بەڵام دەرگامان نەشکاندیە خەباتەشی مەدەنیمان کردێ بۆیە پارتیۆ جێدیش ناتوانن لە ئەوروپا هیچ شکایەتێکمان لێ بکەن ئێمە شکایەتمان لێ کردوون یعنی من لێرەوە بڵێم بوار هەبووە شکایەتمان لە نیوەی بەرپرسانی سیاسی کردیوانێک کە خاوەنجنسەی سویدین و ئێستاش بێنەوە ڕەنگ بیرۆکۆڵنام کرد بەڵام بەدزی دێنەوەیان ئێمە ئاگادار نین ئەگەنا ئێمە سکاڵای یاسایی هیچمان لەسەر ئەو بەرپرسانە تۆمار کردووە هیچ ئەنجامێکی هەبووە ئەو سکاڵایەنە بێگومان ئەوە لە بەردەستی پۆلیسە من ناتوانم هەموو نهێنیەک باس بکەم زۆر باشە کە قادر هیوای سەرکەوتنت بۆ دەخوازین ئەگەر لەسەر پرۆژەکەی ترمە ئەگەر جێبەجێ بۆ کاتە بتوانین جارێک تر دانیشینەوە قسەی لەسەر بکەین وەڵا بە هیوان ئەمە ئەگەر ئەوەش نەبێ لە مانجی هەشت بۆ خۆزانانی دوای ناوەڕاستی مانجی شەش ئەبێ مانگێکە بێ ئەگەنا دەیبینە پەرلەمانی ئێوە دەتان ناوە لە مانگی چەند جێبەجێکەن ئەگەر ئێستا قبول بکرێ مانجی شەش دەیکەین ئەگەر ڕێککە ئەگەنا تەزیری مانجی هەش دەکەین ئەگەنا لەناو پەرلەمانی سوید دەیکەین نەزی بەخان بەداخەوە پارتی وێچێتی لە زمانی کوردی تێناگەن ئەڵ دەبی دۆسێک کێشەی کورد ببێ ناوەندی ئەو سویدیانە پێیان بڵێ ئەوانە ئەو مجریمن یعنی ئەمە بۆ خۆمان زۆر ئازار بەوە دەخۆن ڕۆژی وا هەبووە یعنی من نمونەیەکت لە بۆ بڵێم ڕۆژی وا هەبووە ئەمە چوینە لە بۆ دۆسیە کورد دژی دەسەڵاتی باشوور ڕۆژی پاشتر چوینە بەشی ئێران دژی لە سێدارەدان ینی لە بۆ من زۆر ناخۆش بووە تا ئاسی ئەوەی یعنی شتێک ئێستاش ئازاری پێدەخۆم بۆیە لێرە باسەکەم ڕۆژێک چوینە وەزارەتی دەرەوە لەگە بەرپرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دانیشتنەگە قسەمان کرد کچێکی کورد باکووری لێوێن دەربوو ساوی بە مەکرۆتیان گۆش کوردن وتم ئەوەی زانی ئەمە دژی تاژیر کرد قسە دەکەن وڵای ئەمەش کەتینە سەر دەسەڵاتی کوردی و ڕەخنەمان گرت ئەو کچە بەس مۆڕی لەمە کرد فەقیرەی وێ زانی ئێمە خائینین بەنمونە ینی زۆر ئازار بۆ ئێمە دەخۆ بەڵام ینی ڕێگای کرد نییە تۆ چ زمانێک ڕێگا و دەسەڵاتە دەگری کە ئەو هەموو فشار و زەختە و خۆ پیشاندانی جەماوەری لە بەرامبەری دەکری ئامادە نییە سازش بکە دەسەڵاتێک یەکیت هەستی نیشتیمانی و دیموکراسی تێدا هەبێ گوێ لە ناڕەزایەتی خەڵک ڕایەگرێت سێ مانگ مامۆستا سوێسەرزادە ئامادە نەبوون یەک سازشیانە بۆ بکەن یەک مافی خۆیان پێ سازشیش نییە نایکات تۆ هەموو هەزاران یاداش درایە هەر ناخوێننەوە چ جاهیلێکن ئەوانە پەیدا بوونە تۆ لێرە من لێرە نامەم دایتە سەر گۆزیرانی سوید لەسەر ئەنفال قسەمان پێگوتووە لەسەر ئەنفال کە ڕەبد نییە بەو ئیشیانە سەکردیە بە ئەرچی خۆیان زانیە لەبەر ئەوەی دەزان لۆبیەکی کورتەیە لێرە ئەو لۆبیە دەنگدا من چەند جار هەڕەشەم لە حزبی سویدی کردوتمان دەنگمان ئیشمان هەڕەشەی چۆن لێرە دەستوانی هەڕەشە بکەیت هەڕەشە بە مەفهومەی ئەگەر ئیشمان بۆ ناکەن لە ناو ڕەوەندی کورد دەنگتان پێ نادەین یعنی هەڕەشە خۆ بۆ مەفهومە لێرە لێ یعنی ئەمن چەند چالاکی مافی مرۆڤ چۆن هەڕەشە بەبەردەوام یعنی پێم گوتۆ سۆسیال دیموکرات 2000 کەمپینمان لە سەریان کرد لەبەرەوەی ئەنفالیان بە جینۆساید نەنازان و تەئسیراتی خۆشمان کرد لە سەریان کە دەنگ کەم بکەنەوە لەبەرەوەی تۆ حزبی سویدی تۆ لێرەی 150,000 کورتێ لەو 150,000 بەلای کەم 30,000 بەلایانی کەم دەچێت دەنگدان تۆ هەر دۆسیەک لە هەر حزبێکی سویدی بجوولێنیەوە ئەوەی خۆی دەکات بۆیە کە دۆسیەکانیشیان جوولان شەڕ بوو بۆ دوایە لەسەر هەموو هێزێک دەگو ئەمن کردیتم بەنمونە بەس ئەوە ئێمە ئیشمان لەسەر دەکرد دەمانگو ئەگەر حکوومەتی کوردی تا چەند نیشی لەسەرەوە کرد حکوومەتی کوردی چونکە لە وەزیری شەهیدان چەند جارێک مەسەلەن لێدوانی داوەلەوەی کە ڕۆڵیان هەبووە هاوکاری ڕەوەندی کوردیان کردووە لەو مەسەلەیە بۆ جوڵاندنی کەیسەکان و وەڵی ئەمن ینی بەڕاشکایی بڵێم زگم بە حکوومەتی هەرێم دەستێکەوانە لەوێن دەردانیشتنە لەبەر ئەوەی ئەوان خاوەنی دوسێ کۆنفرانسیان کرد لە یەک لە نەرویت نەجیبەخان یەک لە کوردستانیان کرد $700,000 وازم تەرخان کرا بەرحاڵ 700 نەبێ با 100 بێ هیچ بەروبوومەشیان پێ پەیدا نەبوو ئەوە تا هەموو ئەوەکانی مناڵم هیچ نەبوو بەڵام ئێمە لە سوید
بە 1300 دلاری ئیشمان کرد بە 1300 دلار گەیانمان دیارە ئیدکە هەریەک لە ئێمە و ئەندامان بۆ خۆتان دەزانن کۆمەچی کردیە وەختی خۆی کوشتیە بەڵام بە 1300 دلار گەیانمانە پەرلەمان و ناسێنرا و کۆی دۆسیەکەمان جوڵان ئەوانیش بەو هەمووی شەرعێتی قانونیان هەیە پارێشی زۆر دۆکۆمنتێکی زۆریانە دەستا ئەو هەموو ئیمکانیەتیان هەیە هیچیان پێ نەکرێت ئێمەش بە خۆ بەخش لێرە کردمان بێ بەڕاستی گوناحانەوانە و ئەگەر لە سوید من لێرە تحەدایان بۆ مێژوو دەکەم یەک کاریان کردە با بتوانن ئێمە بە بێتوانە یەک قەوز بڵێن بەزەوە مەسەڵەن ئێمە چەند جارە کادیرەکانی وانمان بانک کردیەوە ئێمە بڕیارماندایە و کۆنتڕازیشدان لە 2007 بروسکەی پیرۆزبایانە بۆمە نردیە ئیسفادەمان لێ کردیە لەو کۆنفرانسەکەی بەڵام لەوانە زیاتر هیچیان نەکردیاوانە دێ هەر باشە بروسکەتان بۆ باشەکە قادر زۆر سپاس بۆ ئامادەبوونت و هیوای سەرکەوتنت بۆ دەخوازین لە کارەکانت و بەردەوامی لە کارە دڵسۆزەکانت جارێکتر بەخێر بێ بۆ بەردنامەکەمان و خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی فریدۆم بۆ هەڵدانەوەی ئەو لاپەڕانەوە بە هیوام ڕەوەندی کوردی ینی خەباتی دیبلۆماسی لەگەر ناوەندە سیاسەکان لە زمانی کوردی تێپەڕێنێ بەرەو زمانی بیانیەکان ببە یعنی هەم بە دژت بەداگیرکەران ینی بەداخەوە ئێمە زۆر کۆڵەواری من زۆر جار پەیوەندی بە وەزاری دەرەوە دەکەم ئەڵێن یەک کەس پەیوەندی نەکردو لەسەر لە کاتێک دەدێ ناو فەیسبوک ئەڵێ خۆیان دەبی کورد چ بکاتن یان خۆپیشاندان 2000 کەسە کات 3 کەس مەیلێک بە وەزارەتی دەرەوە ناکە لە کاتێکدا تۆ خۆپیشاندان لە وڵاتە دەکەی ئەگەر جەریدەی سویدیش بنووسی ئەگەر شعبی سویدیش بنووسی ئەخیری وەزارەتی دەرەوە بڕیار دەداتن بەڵێ هیوادارین بەڕێزیشت هەر بەپێی تایبەتمەندی بوارەکەی خۆشت هەوڵدەیکە و شتانەوەکو شتێکی مێژووی کۆکەیتەوە و ئیشی لە ئەوانە هەموو هەیە جارێکتر بەخێر بێکە قادر زۆر سپاس بۆ ئامادەبوون تو خۆشحاڵ بووی من شەروە بینەرانی هێژا ئێمە لە ڕاهاتینە کۆتایی بەرنامەکەمان زۆر سپاسی میوانی عزیز کە قادر نادر دەکەین و هەروەها سپاس بۆ هاوکارانم بۆ هاوکاریکردنم بۆ جبجێکردنی ئەو بەرنمەیە و سپاس بۆ ئێوەشکە لەگەڵمانمانەوە تا کۆتایی بەرنامەکە تا بەرنامێکی تر و کاتێکی ترم کاتەوە کاتێکتان هەر شاد و سەرکەوتوو بن.